وەسپانە و بەر من کەوتیان کارەبا بوو ئەوی نازان بەس ئەوەن دەزانم شتێک تەقیب شتێک بەرچاوم کرد لە قەزای هەریر لە ماڵی ئەو کارمەندەی فەرمانگەی کارەبای هەریر کە دوێنێ لە کاتی کارکردندا تەرێک بەرچاوی دەکەوێت و بۆ هۆیەوە بینایی چاوی لەدەستدات و یەکێک لە چاوەکانی لەدەستدات من هەوڵە دەم بچمە لای خۆی بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکە بزانین ڕووداوەکە چۆن ڕوویداوە. کاکدانەر سڵاوت لێبێ بە هیوای سلامەتی ئەگەر بۆمان باس بکەی ڕووداوەکە چۆن ڕوویدا. وەڵاهی من لە ئەرکدا بووم دوونێ لە خەفەریادم لە ئەرکدا بووم چوومە گوندی قوڕاوە بەردین بە پێوەی کە ئەمە حاویلەک کێشەی هەبوو کێشەی ئەوەی هەبوو کە ئەوەی دژە بروسیەکانی سۆتا بوون چوم دژە بروسیەکان بگۆڕم لە ئەسنای کارکردنەکە دویانم گۆڕی بوو هیچ سێم بوو لە کاتی کارکردنەکەی یەکێک شتێک تەقی ئەوزە نازانم دژە بروسکەکە خۆی بوو وەسپانە و بەر من کەوتیان کارەبا بوو ئەوی نازان بەس ئەوەن دەزانم شتێک تەقیب شتێک بەرچاوم کرد. لە کاتی کارکردندا کارەبا هەبوو یاخود ئامادەکاری کرد بوو؟ ناوەڵای هەموو ئامادەکاریەکەم کرد بوو کارەبام کوژان بووە لە هەموو لە دووسێ جێ کوژان بوومەوە و لنگ فیوزەکانم هینا بۆ خوارێ قاتەعم هینا بۆ خوارێ ئۆنلۆتم کوژان بووە هیچ کارەبایەک نەبوو بەس نازانمەوە چۆن بوو تەقی نازانم بە قورعان یەکەم جار حاڵەتی وا ڕووبدا. بەڵێ لە دوای ئەوەی کە سەردانی نەخۆشخانەت کرد پزیشکەکانیان پێوتی جارێشتر چاوت بینایی بۆ گەڕێتەوە یاخود خۆی ناوەڵای هیچ بینایی ناگەڕێتەوە چاوێکم لەدەستدا هی نایتمە دەرێ ینی نەشتەرگەریت کردووە بە نەشتەرگەری چاوێکمی نایتە دەرێ هیچ بیناییم نەما لە چاوەشیان. لە دوای ئەو ڕووداوە داواکاری چیە لە لایەنی پەیوەندیدار؟ وەڵاهی سەرەتا زۆر سوپاسی کاک بەختیار مدیر عامەکەم و کاک کوردیۆم بەدیری بەڕێوەبەرایەتی شەقلاوە و کاک حاجی مەحموود و کاک سەردار مدیری بەڕێوەبەرایەتی پیرمام بەڕاستی هەرچەند چێشە هەتا لەکنم بووینە لە شەوێ دیوە بەس داواکارشم ئینشاڵڵا گەر پێویستیەکمان شتێکمان هەبوو یەک و یارمەتیەکەم دەن مەمنونیان هەبوو هەرچەندە باحتیمالی هەشە بە خۆشیان بکەن هەر شتێکم پێویست بیت لۆم بکەن بەس وەکو داواکارێک تەنها داواکاریم هەیە. دووبارە بە هیوای سەلامەتی زۆر سوپاس دەکەم باشترە بێ. من ئەمەوێ باس لەوەش بکەم کە دانەر ماوەی نزیکەی 10 ساڵە لە فەرمانگەی کارەبای هەریر کارمەندە و دانیشتووی قەزای هەریرە خێزاندارە و خاوەنی منداڵێکە.